کۆمەڵی دادگەری کوردستان وەک هێزێکی ڕەسەنی ئیسلامی هەڵقوڵاوی نێوکۆمەڵگەی کوردی هەمیشە کاری لە پێشینەی پەروەردەکردنی تاکێکی تەندروست بووە بە پەروەردەیەکی ڕەسەن. لەو پێناوەشدا کاری گەورەی کردووە. لە سەروبەندی ئەنجامدانی کۆنگرەی پێنجەمی ئەو حیزبەش کادیرانی داوا دەکەن بۆ داهاتوو کاری زیاتر لەسەر پەروەردە و بانگەواز بکرێت. کۆمەڵ باش ئەزانێت ئەم کۆمەڵگەیە هەڕەشەی زۆری لەسرە، خێزان هەڕەشەی زۆری لەسرە، بە هەموو شێوازێک کار لەسەرەوە کرێ خێزان هەڵوەشێت، پەروەردەی ئیسلامی نەمینێت. لەبەر ئەم مەترسیە کۆمەڵ شەو ڕۆژی خسوسەریەک چۆن بتوانێت ئەو خێزانانەی کە لاڕێبوون چۆن ڕاستەڕیان کاتەوە، چۆن پەروەردەیان بکاتەوە، چونکە خێزان بەردی بناغی هەموو کۆمەڵگەیەکە. ئەگەر خێزان ڕووخا کۆمەڵگە ئەڕوخێ، کۆمەڵگە ڕووخا هیچ شتێک بە هاو قیمەتی نامینێت. ئەرچی کۆمەڵ لە ڕابردوو هەم قورس بووە لەم بوارە، لە داهاتووشدا هەم قورس ئەبێ، بۆی ئەبێت لە ئایندەشدا بەرنامەی چرتر و پڕتر دابنێت و زیاتر خۆی مادوو کات. لە بەرامبەر هەوڵی بەردەوامی نەیاران و دژ بەدابوو نەریتی کوردەواری و بیری عەلمانی نامۆ بەگەلی موسڵمانی کورد، کۆمەڵی دادگەری قەڵایەکی پتە بووە و ئەندامان و کادیران و بارەگاکانیان بەردەوام خەڵکیان وشیار کردوتەوە و کاریان بەرەو پێشبردننی کۆمەلگا بووە لەسەر ئاینی ئیسلام و دابوونەریتی ڕەسەن. هەر بۆیە ئیسلام خوازان و ئەندامانی کۆمەڵ داوا دەکەن گرنگی زیاتر بە بانگەواز و پەروەردە بدرێت بۆ وشیارکردنەوەی زیاتری کۆمەلگا. کۆمەلگەیەکی وەکو کۆمەلگەی کوردی کە کۆمەلگەیەکی موسڵمانە پێویستی بەڕاستی بە پەروەردەیەکی تەندروستە، پێویستی بە پەروەردەیەکی ئاینیە، پێویستی بە پەروەردەیەکی ئیسلامیە و لەمە حزب ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵی دادگەری ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری هەبووە لە ڕابردوو بە ئەترافی خەڵکی نەیار و خەڵکی ئەلمانی، چونکە زۆر گوێمان لێبووە لە بەرپرسان دەڵێن ئەگەر کۆمەڵ نەبوایە بەڕاستی ماڵ و مناڵی ئێمە بەرەو ئاقاری خراپ و بەرەو نەهامەتی و بەرەو خراپە دەڕۆیشتن. بۆیە کۆمەڵ باشی هێناوە الحەمدولله. ئومێد دەکەین ئەم کۆنگرەیە ببێتە وەرچەرخانێکی باشتر و زیاتر لە ڕووی پەروەردە گرنگی زیاتری پێ بدرێت. بێگومان بوونی کۆمەڵی دادگەری ضرورەتێکی هەنووکەییە بۆ کۆمەڵگادا، چونکە کۆمەڵ توانیوێتی لە ڕێی پەروەردە و بانگەوازەوە کەسانێک پێ بگەێنێتکەوە کۆمەلگا سوودیان لێ ببینێ بەڕاستی لە گشت بوارەکاندا و هەروەها نەبنەمایی سەر ئێشە و گرفت بۆ کۆمەلگا لە هەموو ڕوویەکەوە. بۆیە بوونی و هەروەها بەردەوام بوونی لەسەر ئەم کارانەی پێویستێکی حتمی ئەم ڕۆژگارەیە. بارەگا و ڕێکخراوەکانی سەر بە کۆمەڵی دادگەری تاکێکیان پێگەیاندووە کە کۆمەلگا لە دەستیان حەساوەیە. بۆیە هاوڵاتیان و خەڵکی کوردستان ئومێدی باشیان بە کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری کوردستان هەیە کە بڕیارە ڕۆژانی 19 و 20 مانگ لە شاری هەولێر بەڕێوە بچێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.